ئێمە هاتوین بە ناوی کۆمەڵی هاوبیرانی کودایەتی و بەشداری ئەم ڕیفەراندۆم بۆ کۆڕە بۆ پشتیوانی لە ڕیفەراندۆم بکەین. مەسەلەی ڕیفەراندۆم بە شێوازێکی مۆدرنی خەپاتی کودایەتی ئەزانین بۆ گەشتن بە مافەکانی خۆی و یەکێکە لەو شێوازە تازانەی کە لە ڕزگاری خوازی کوردیان سەرکردایەتی سیاسی کوردی ئەمڕۆ دەستنیشانی کردووە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد و گەشتن بە ئامانجەکانی سەربەخۆیی. بۆ ڕیفەراندۆم مانای گەیشتن بەو هیوایەی 100 ساڵە کورد خەباتی بووەکە 100 ساڵە کورد خەباتی بووەکە هەرچی خوێنێ ڕژاوە بۆ سەربەخۆیی کورد بووە. ئەگەر بۆ سەربەخۆیی نەبێ یەک قەترە خوێنی کوڕێکی کورد گەڕژابێ بە فیڕۆڕوە. Geri bro. Ben tifakla şeref yok iken. Ahmet Zonam de şehit ben. Vakuri vi valat iken. Çünkü çi azadi ve kurbani nabet. مرا ما سرکی و کو کردستان تایبتی یعنی گل قربانی داین و قربانی که زور ما دایش پیشمرگی و خلق اهلی و مدنی و همی کسی قربانی آدیتی و نخواشی آدیتی دویت نبرو که بوی درفتی همیش دست نکن دا کو هم بشین همجی وک همی جهانی ببن خدان دولت ببن خدان آلا هم گوری ریفراندومت کن رابا گوری من رابا دمی جابا گوری می گهشتی من بدری مزگینی ها نفتی همیشی گهشتا من چو گهش کاروان شهیدا چو گهش کاروان شهیدا چو گهش کاروان شهیدا ابرو کاتبه امیش بی نکن ام همه بچین سر صندوق دنگدانه و دنگ خوابدن ولی بو ریفراندومه هر واسه من ابرو لهنه گیرا گودا از درندایا دا عشا دیار بکیم کاجی چند درنده بین بك أركب هنيانا وأنت في روزا بس حاسس بنفسي يعني هو عيد الأضحى من هسه احنا مشترين الذبيحة والشغلات الكليتشة ما كليتشة والحلويات والعيديات يعني أهم شيء وهم الطلعات وين نروح وين نجي الأماكن تحتسب. كمان ما شفته